لە بەرنامەی ئەمڕۆی گەلی کوردستان ئەوسڵایەمەتان لێبێت و بەیانیتان باش و بەیانێکی پڕخێر و بەرەکەت بێ بۆ هەموو لایەکتان بۆ هیوای کە هەمووان لە ساغ و تەندروستێکی باشتان هەبێ. ئەمڕۆژ بە یارمەتی هاوکارانم و بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە پرۆگرامێکی نوێدا و با کۆمەڵێک بەڕگۆ و بابەتی نوێوە هاتینەوە خزمەتەوەی ئازیز و خۆشەویست بۆ هیوای کە تا کۆتایی پرۆگرام بینەرمان بن و سوود لەو بڕگۆ و بابەتانە ببینن کە ئەمڕۆ بۆمان ئامادەکردوون. جگە لەو بڕگە و بابەتە جیاوازانەی کە هەمانە دواتر لە کاتی خۆیدا و هەریەکان ئاماژە پێ دەدەین کە بڕگە و بابەتەکان چین و تەوەرێکی سەرەکیشمان هەیە کە ئەمڕۆ گفتوگۆی لەسەر دەکەین. باز لە سوود و گرنگیەکانی گیادەرمانە و ڕووەکی سروشتی و چارەسەری سروشتی دەکەین وەک چارەسەر بۆ گرفتە تەندروستیەکان. هەڵبەتە مێژووی بەکارهێنانی گیادەرمانە مێژوویەکی زۆر کۆنی هەیە لەگەڵ مێژووی مرۆڤاتیدا گیادەرمانە و ڕووەکی سروشتی و چارەسەری سروشتی بەکار هێنراوە. سەرەڕای پێشکەوتنی زانستی پزیشکی و دەرمانی کیمیایی، بەڵام گیادەرمانە هەتا ئێستاش سوود و گرنگێکی زۆری هەیە و بەکارهێنەرانی زۆرن گرنگێکی زۆری پێ دەدرێت. اینجا ئەمڕۆ ئێمە باز لە دیارترین ئەو گرفتە تەندروستیانە دەکەین کە دەتوانرێت لە ڕێگەی گیادەرمانە و ڕووەکی سروشتی و چارەسەری سروشتیەوە بتوانرێت چارەسەر بکرێت و ئەنجامێکی باش بدات بەدەستەوە، ئەنجامێکی باشی هەبێ بە بەراورد بە دەرمانی کیمیایی. ئەمڕۆ بە شێوەیەکی گشتی باز لەم بابەتە دەکەین، باز لە سوود و گرنگیەکانی دەکەین. هەڵبەتە زانستی پزیشکی و پزیشکان بە شێوەیەکی گشتی هەمیشە ئاماژیان بەوە داوە کە بەکارهێنانی دەرمانی کیمیایی ئەگەر هەمووشی نەبێ بەشێکی زۆری کەم تا زۆر کاریگەری خراپی هەیە یاخود مزاعفاتی هەیە، بەڵام ئایا گیادەرمانە و ڕووەکی سروشتی و چارەسەری سروشتی ئەمانە هیچ مزاعفاتێکی هەیە؟ بە تایبەت لە کاتی بوونی ڤایرۆسی کۆرۆنا، بڵێ سەرەتای سەرهەڵدانی ڤایرۆسی کۆرۆنا، شارەزانی بواری گیادەرمانە زۆر گرنگیان بەوە دەدا و جەختیان لەسەرەوە دەکردەوە کە گیادەرمانە بەکار بهێنن بۆ بەهێزکردنی بەرگری لەش بۆ زاڵبوون بەسەر ڤایرۆسی کۆرۆنا و نەخۆشی کۆرۆنادا. ئەمڕۆ لەسەرم بابەتە گفتوگۆ دەکەین بە میوانداری دلێر حسێن بڵباز کە بەڕێزیان شارەزان لە بواری گیادەرمان و چارەسەری سروشتی و بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان لە هەولێر و لەگەڵ ئێمەدا ئامادەیە. کاک دلێر سڵاوت لێبێت و بانیت باش، سپاس بۆ ئەم دەرفەتە. ئەمێ سەرەتا بەوە دەست پێکەم کە گیادەرمانە ڕەنگە هەتا ئێستا کەسانێک هەبن کە وەکو پێویست باوەڕیان بەم چارەسەرە نەبێت و کەسانێکیش هەبن باوەڕیان پێیەتی وەکو قسە باوەڕیان پێیەتی، بەڵام کاری لەسەر ناکەن یا پەیڕەی ناکەن وەکو چارەسەرێک گرنگی پێ نادەن. ئێستا لە هەرێمی کوردستاندا تا چەند گرنگی بە گیادەرمانە و ڕووەکی سروشتی و چارەسەری سروشتی دەدرێت؟ ینی باش، سپاس بۆ ئەم دەرفەتە، سپاس بۆ کەناڵە بەڕێزەکەتان. بابەتەکە گرنگە گیادەرمان لە سەردەمی کۆنەوە، لە کاتی سەردەمی فەراعنەکان و لە کاتی سەردەمی سینیەکان و لە شارستانیەتی یابانی و کۆری و تەنانەت هەندە سوورەکانیش و لە کوردەواری خۆشمانە گرنگی بە گیادەرمان دراوە. دیارە گیادەرمان بەشێکی سەرەکیە لە چارەسەرکردنی زۆربەی ئەو نەخۆشیانەی کەوا تووشی مرۆڤ بن، چونکە نەزانن پێشتر زانستی پزیشکی بەو شێوە پێشکەوتوو نەبوو، تەنە پەنایان بردووە بۆ ئەوەی کەوا بە شێوەیەکی سروشتی چارەسەری کێشەکان بکەن و گیادەرمان بەکاربێنن لە زۆربەی چارەسەرەکانە. بۆیە گیادەرمان ڕۆڵێکی کاریگەری هەیە، تەنانەت لە دروستکردنی دەرمانیشە. زۆربەی ئەو دەرمانانەی کە دروست دەکرێ ئەبێ گیادەرمانی تیابێت، چونکە گیادەرمانی تیانە بێ پێکاتەکە تەکوین نابێ و دروست نابێ. لە کوردستان، لە هەرێمی کوردستانی خۆمان ڕێژەی گرنگیدان بە گیادەرمان و بەکارهێنانی لەلایەن خەڵکەوە تا ڕادەیەک زۆر کەمە، چونکە ئەو باگراوندە بەهێزەمان نییە لەسەر ئەوەی کەوا بزانین گیادەرمانەکان تا چ ڕادەیەک سوودیان هەیە و سوودەکانی چییە و ئاخۆ وەکو هەمان شێوەکو دەرمانەکانی کە مزاعفات بۆ لەشی مرۆڤ دروستەکە. بێگومان ئەمە پێویستی بەوەیەکەوە کاتێکی زیاتر ببەخشین بە خەڵکی بۆ ئەوەی شارەزایەکەین، بۆی ئاشتیانەکەین لەسەرەوەی کەوە کە گیادەرمان کاریگەریەکی تەواوی هەیە لە زۆربەی چارەسەرکردنی کێشە تەندروستیەکان.
بەڵێ کاک دلێر هەڵبەتە گیادەرمانە بە ڕۆکی پزیشکیش ناو دەبرێت بۆچی پێی دەوترێت ڕۆکی پزیشکی ئایا هیچ مادەیەکی کیمیایی لە پێکاتەکانیان هەیە کە بتوانێت ڤایرۆس و بەکتریا لە ناو ببات؟ بێگومان کە پێڵێ ڕۆکی پزیشکی وەکو لە سەرەتا باس بکرد هەر ئاماژەم پێکرد کاتی خۆی کە لایەنی پزیشکەکەەوە بەهێز نەبووە بەڵام کە گیادەرمانیان بۆ بەکارهێناوە چارەسەری زۆربەی نەخۆشیەکانیان کرد بۆ نمونە با بڵێن داری کالیپتۆسێکێکە لەو دارانەی کەوا ڕاونەری بەکتریایە بەکتریا گە لە لەشتە هەبێ هەر برینێک لەسەر لەشتە هەبێ ئەو کالیپتۆزە بە شێوەیەکی دروست و بە شێوەیەکی ڕێکوپێک بەکار بهێنرێ هیچ گومانیتیانەکەەوە شوێنگرەوەی ئەو مەڵحەمەیە کە تۆ بەکارهێنی بۆ سەر پێسەکە یاخو بەسەر ئەو برینەی بۆیە ڕۆکی کەشمان زۆر زۆرەکەەوە دەوڵەمەندە بە چەندین ڤیتامین دەوڵەمەندە بە چەندین پرۆتینات دەوڵەمەندە بە چەندین مەغنیسیۆم کالیسیۆم بۆتاسیۆم ئەمانە هەمووی هاوشانی دەرمانە پزیشکیەکان شانبەشانی ئەوانە کارەکەن. بەڵێ باشە کاگلێر چارەسەر بە ڕۆکی سروشتی یان بڵێن بە گیادەرمانە و چارەسەری سروشتی ئەم چارەسەرە کاتیە یاخود ئەوەتە بە شێوەیەکی گشتی بنەبڕی ئەو گرفتە دەکات کە مرۆڤ تووشی بووە. بەڕێزم تەمەشاکەی ئەگە حەبێکی پاراستۆل بەکاربێنی بۆ ژانەسەر کاتیە و چارەسەریەکە. ڕۆکە سروشتەکانیش بە هەمان شێوە ئەگەر تۆ بێت و تەنها نعناعێک با بڵێن پونگێک بەکاربێنی بۆ سەرێشەیەک ئەوە تەنها ئەو کاتە چارەسەریەکە ئازارەکە نامێت بەڵام ئەگەر بێت و بە شێوەیەکی بەردەمان بەکاری بێنی و چەند پێکهاتەیەکی تری تێکەڵبێ بۆ نمونە ئەگەر کەسێکی شارەزا لە بوارە لە نەخۆشی با بڵێن ئیلتیهابە هەوکردنی سنگە ئەگەر دەرمانێکی ڕۆکی بە تاواتی بەکاربێنی ئەوە دڵنیا بە لەوەیکەوە ئەو ئیلتیهابێکە لە ناو سیەکانتا هەیە یاخۆ لە سنگتا هەیە لە بۆڕی هەناسەیە هەیە بە شێوەیەکی یەکجارێکی نامێنێ. بەڵێ کە دەڵێ گیادەرمانە کاگلێر سوودی هەیە و بە شێوەیەکی گشتی باست لە سوودەکانی کرد بەڵام ئایا ئەگەر ئەم گیادەرمانەیە بە شێوەیەک لە شێوەکان پاک نەبێ یاخۆ بڵین پیس بێ ئەگەر بە هەر هۆکارێ بێت لە کاتی لێکردنەوەیدا بێت یاخود شێوازی هەڵگرتنەکەی بێکە بێتە هۆکارێک بۆ پیسبوونی گیادەرمانەکە ئەم گیادەرمانە کاتێک کە بەکار دەهێنرێت ئایا سوودی لێ دەبینرێت یاخود ئەوە تا بە پێچەوانەوە کاریگەری خراپی دەبێت لەسەر بەکارهێنەرەکەی. بەکارهێنانی گیادەرمانەکان پێویستە سەرەتا پاک بکرێتەوە بشۆرێتەوە ئەو جایی کە لە بەهارانە لێ ئەکرێتەوە پڕە لە ماوەدی کیمیاوی چونکە ئەو ژینگەی کە تیا دروستە بێ بۆ ئەو ئاوەی کە ئاوێدا یاخۆ ئەو خاکەی کە لەسەری ئەڕوێت ڕەنگە پڕ بێت لە ماوەدی کیمیاوی بۆیە بەکارهێنانی گیادەرمانەکان پێویستە سەرەتا پاک بکرێتەوە و زۆربەی ئەو گیادەرمانانەی کە بەکارهێنن گەرمەکرێ ئەکوڵێندرێت بۆ نمونە ئەگە تۆ بتەوێ چایەکی یانسون یاخود زەنجەبیل یاخۆ گوڵەبای بوون بخۆیتەوە بێ سەرەتا ئەو جایە بکڵێنی لە پلەی تا 5 دقه هەتاکو 10 دقه بکڵێندێ پاشان لێ گەڕێ بۆ ئەوی ماوەیەک 5 دقەیەک بمێنێتەوە پاشان بیخۆیتەوە تەبەن پڕە لە ماوەدی کیمیاوی ئەگە تۆ نێکڵێنی ئەو ماوەدە کیمیاوی ئەو پیسەی لە ناوێتی دەرناچێت ڕەنگە کاریگەری خراپ شێ بێ. بەڵێ لە دیارترین ئەو گرفتە تەندروستیانە چین کاک دلێر کە دەتوانرێت لە ڕێگەی گیادەرمانەوە چارەسەر بکرێت و ئەنجامێکی باشتری هەبێت بە بەراورد بە دەرمانی کیمیایی کامانن گرفتە تەندروستیەکان. ئێمە کێشەی قۆڵنمان زۆرە کێشەی ئیلتیهابی سنگمان زۆرە کێشەی کەم خوێنیمان زۆرە کێشەی کیس کە لەسەر ڕەحمی ئافرەتا دروستە بێ کێشەمان زۆرە و کێشەی پێسمان زۆرە سەدەفی زۆرە ئەگزیما زۆرە ئەمانە هەموو کێشەن دەتوانرێت لە ڕێگەی زانستی ڕووەکەوە لە ڕێگەی گیادەرمانەوە چارەسەر بکرێت و چارەسەرێکی بنبڕیشی بۆ بکرێت. بەڵێ اینجا پێم خۆشە کاکلێر هەر یەک لەو گرفتە تەندروستیانی کە ئاماژەت پێدا ئەگەر بتوانین یەک ئاماژەی پێ بدەین لە کیسی هێلکەدانەوە دەست پێ بکەین کە خانمان دووچاری دەبن کە هێستێکێکە لە گرفتە بەربڵاوەکانە نێو خانماندا دروستبوونی تەکەیس و کیستی هێلکەدانە چی بەکار دەهێنرێت وەکو چارەسەر بۆ ئەم گرفتە تەندروستی لای خانمان؟
بەڕێزم ئەو کاتێک کە نەخۆشێک دێ بۆ لای ئێمە داواکە کاڵێ کیسی تەکەیوسی کیسمەیە لەسەر ڕەحمم پێویستە یەکەم جا پشکنین بکە دوای ئەوەی کە لە پشکنەکەی دەرەکەی بزانم ڕێژەی کیسەکەی چەندێکە و چەندێک کیسەی هەیە و تا کاریگەری لەکوێ کردووە ئەو کاتە ئەتوانی دەرمانی بۆ بگریتەوە ئەو ڕووەکانی بۆ بگریتەوە کە بەکار دێ بۆ لابردنی ئەو کیسە یاخۆ لابردنی توانەوەی ئەو کیسەی کە لەسەر ڕەحمێکی دروست بووە بۆ نمونە یەک لەوانە زەنجەبیلە جسینگە نعناعە ڕژل ئەسەدەکە پێشێر ذەیل الحیسانەکە پێڵێن کلچی ئەسب ئەمانە ئەتوانی بەکاربێنی پێکهاتەیەکی بۆ دروستکەی بە پێی ستاندارد و ڕۆژانە ڕێژەیەکی بۆ دامنی بیخوا تاکو کاریگەری خراپی لەسەر دروست نەکە. کەواتە جۆرێک لە ڕۆکەکان بە تەنها نابێتە هۆکارێکی باش بۆەوەی کە خانمان لەو گرفتە بپارێزێت بەڵکو دەبێت چەند جۆرێ بێ گیراوەیەکی لێ دروست بێت و گیراوەکە بەکاربهێنێت دروستە کاکدرێر؟ بەڵێ بێگومان ئەبێ چەند ڕۆکێک تێکەڵکەی و بێ زەیتێکی بۆ دابنێ هەندێک جار پێویستەکەەوە زەیتی زەیتونی بۆ دابنێ یاخۆتوانی زەیتی زەنجەبیلی بۆ دابنەی بەڵام زۆرتر بۆ خاصن تەکەیوس دەرمانەکان تێکەڵەکرێن نزیکەی نۆ دەرمان ڕووەکیە تێکەڵەکرێت ئەو کاتە دەرمانێکی لێ دروستەکرێت بتوانێت نەخۆشەکە بتوانێت ئیسفادەی لێ بڵێ ئەمە لە دوای ئەوەی کە خانمەکە دووچاری گرفتەکە بوو یاخودکی سێلکەدانەکەی بۆ دروست بووە بەڵام ئایا هیچ جۆرێک لە گیادەرمانە و ڕۆکی سروشتی هەیە کە خانمان بتوانن بیخۆن یان بەکاری بهێنن پێش ئەوەی کە دووچاری ئەم گرفتە بن یان بڵین بیان پارێزێ لە توشببوونیان بەم گرفتە تەندروستیە؟ ئێمە ناتوانین پێش حەدەس بکەوین لە زانستی پزیشکیشدا بە هەمان شێوەیە کاتێک کە تۆشی نەخۆشیەکە بێ ئەو کاتە پەنابێ بۆ دکتۆر پەنابێ بۆ کەسێکی شارەزا بۆیە خواردنی ڕۆگەکان لە خۆڕا ینی ڕاستەوخۆ خۆت شتێک بخۆی کاریگەری خراپ دروستەکە کە وایە کە تۆ نەخۆشی مەعیدەت نەبێ حەبێکی ئۆمۆپرازۆل بخۆی ئەوە کاریگەری لەسەر دروستەکە. بەڵێ لە ڕووی جوانکاریەوە یاخود ئەوەی کە ئێستا هەم ژنان یا بڵێ خانمانی وان پیاوانیش بە شێوەیەکی گشتی زۆر گرنگی پێدەدەن زیاتر زانستی پزیشکی بەکاردەهێنن بەڵام ئەگەر باز لە گیادەرمان و چارەسەری سروشتی بکەین لە ڕووی جوانکاریەوە چی بەکاردەهێنێ یاخود پێویستە چی بکەن بەوەی کە بتوانن هەم ڕوخسارێکی جوانیان هەبێ یاخود لە ڕووی جوانکاریەوە گرنگی پێ بدەن؟ ڕۆکی زانستی یان بە بڵێن زانستی ڕووە گیادەرمان ئەو کاریگەری بەهێزەی نییە وەکو ئەو زانستەیەکەوە ئێستا پێشکەوتووە لە ڕووی زانستی پزیشکیەوە گرنگیەکی تەواو بەڕوومەتی ئافرەت بدە بتوانێت وەکو بۆتۆکسی لێ بکە بتوانێت فیلەری بۆکە بەرزیکاتون نه بەڵام ئەتوانین پێستی صافکەینەوە ئەتوانین گیادەرمانێکی بۆ دروستکەین ئەو پەڵانەی کە لەسەر دەمچاوی دروستە بێ نەهێڵین ئەتوانین ئەو زیپی کە لەسەر دەمچاوی دروستە بێ نەهێڵین و نەوعی گیادەرمانێکمانەیە پێڵن شملی کە پێڵن حەلبە ئەوە هێکێکە لەو ڕووەکانەی کە کاریگەری ئەبێ لەسەر بەرزکردنەوەی ڕوومەتی ئافرەت بەڵام ئەبێ بزانی چۆن بەکارێنی ئەبێ وەزنی ئەو ئافرەتە بزانی مەسا ئەو کەسە بزانی تۆڵی بزانی کێشی بزانی ڕوومەتی چەندێک پێویستی بەو دەرمانەیە کە بۆی حازرەکەی لە خۆڕاتەوە بچی شملی بخۆی کاریگەری دروستەکە تووشی حساسیەتەکە تووشی ڕەنگە تووشی نەخۆشی ترت بکە بۆیە خواردنی ڕۆکەکان بە هەمان شێوەی خواردنی دەرمانەکانە پێویستە لە ژێر چاودێری کەسی شارەزا بسپۆڕابێ. بەڵێ کاک لێ هەڵبەت ئەو خاڵی کاماژت پێدا دەموچاوەکە سافکە ئەوەیەکە لە خاڵە گرنگەکان کە لەو باوەڕێیان مرۆڤ بە شێوەیەکی گشتی بە هەردوو ڕێگەز و گرنگیەکی زۆری پێدەدەن. کاک دلێر زۆر جار لە کاتی هەڵگرتنی قورساییە یاخود کێشێکی زۆردا یان لە کاتی ئەنجامدانی جوڵەیەکی نەخوازرایان جوڵەیەکی هەڵەدا ئازارێک لە پشت و فەقەرەدا دروست دەبێت. اینجا جەنابتان ڕێگەیەک بەکاردێنن یاخود کردارێک بەکاردێنن بۆ چاکردنی ئەم جۆرە گرفتە کە بە کردداری مۆسکا ناسراوە. ئەم کردارە چۆنە چی دەکرێت و چۆن چارەسەری ئەم گرفتە دەکرێت؟ بەڵێ ئەمە ڕۆژانە کێشەمان هەیە لە کێشەی عرقنسا ئازاری پشت و ئازاری شانمل و ئازاری چۆک و ئازاری سمتەکان ئازاری حوز ئەمانە ڕۆژانە خەڵکێکی زۆر سەردانمانەکە کەوا تووشی ئەو کێشەیە بن ڕەگە هەنێکیان بەهۆی جوڵەیەکی نەخوازراوە بێ یان خۆ هەڵگرتنی قورساییەکەوە بێت تووشی ئەو کێشەیە بن.
هەر کاتێک کە نەخۆش دێ وەکو جەنابەت باس کرد ئەو طریقی کە پێڵێن مۆسکا کۆتا عیلاجە کە بۆ چارەسەرکردنی ئازاری پشت یاخۆ ئازاری شانۆمەل یاخۆ ئازاری ناوچاوان بەکارێدێ تۆ ئەبێ ئێمە بزانینکەوە حەجمی قەبارەی ئەو ئازارەی چەندێکە ئەشیعی پێگرین لە دوای ئەشیعەکە دەرەکەوێکەوە پێویستی بە چییە ئاخۆ پێویستی بەوەیەکەوە ئەو دەمارەی خوێنی پیان ناڕوە یاخۆ ئەو دەمارە سست بووە یاخۆ ئەو غەزروفەی ئەو لینجی کە لە بینی فەقراتەکان هەیە تووشی هەوکردن بووە تووشی ئیلتیهاب هاتووە بۆیە چارەسەری مۆسکا لە دوای جەلسەیە دوو جەلسە سێ جەلسە ئەمجا کە ئەتوانین مۆسکای بۆ بەکاربێنین و ئەو نەخۆشە پێویستی بە ئیسراحەتێکی باشەیە طبعا ئەو مۆسکایە پێک هاتووە لە جیایەک ئەوەی جیایەکە و ئەوەش قاعیدەکەیەتی لەسەر پشتی یاخو لەسەر دەستی یاخو لەسەر هەر شوێنێکی بێ جێگیر ئەکرێ بە ئاگر ئەسوونەدرێ ئەگەر لە ڤیدۆکە تەماشای بکەن طبعا ئەو دەمارەی کەوا تووشی هەوکردن بووە تووشی گیران بووە ئەیکاتەوە و وای لێکە هاتووشۆی خوێن گەشەتر بێ و وای لێکەکەوە ئەو کلسەی لە ناو دەمارەکەیە دروست بووە بە شێوەیەکی باش پەر بێتەوە و ئەو ئازارێکە لە پشتیا هەیە لە ئەنجامی مەسن ئەو کلسە لە ئەنجامی ئەو هەوکردنە نەمێنێ. بەڵێ لە دوای چەند جەلسە کاک دلێر هەست بە جیاوازەکەی و هەست بە باشبوونی کات؟ بۆ نمونە ئەو نەخۆشی کە ئێستا لە بەردەستمانە ئەوە تووشی ئازاری پشت هاتبوو وە نەیەتوانی جۆڵە زیاد بکە ئێمە جەلسەی یەکەم توانیمان ئەو دەماری کەوا بەرگەڕاو بۆی بگەڕێنەوە شوێنی خۆی جەلسەی دوم تەحفیزی دەمارەکەمان کە یاخود تەنشیتی دەمارەکەمان کرد بە هۆی هەندێک کردداری چارەسەری سروشتی هەیە نەگیا دەرمان چارەسەری سروشتی هەیە و لە جەلسەی سێم و جەلسەی کۆتایی مۆسکامان بۆ کرد بۆی بتوانێت سوود زیاتر وەرگێ ئەو سەرمایی کە لە ناو لەشێتی ئەو هەوکردنی کە لە ناو دەمارەکانێتی و ئەو ئازاری لە پشتێتی بەو مۆسکایە نەمێنێ و ئێستا و نەخۆشە زۆر باشترە و حاڵی زۆر باشترە ئەوە کۆتا جەلسە بوو کە بۆمان کرد. کەواتە کاک دلێر ئەم چارەسەرە بۆ ئەم گرفتە تەندروستیە بوو چارەسەری ئەم ئازارە تەنها بۆ پشت و بۆ بڕبڕە و فەقرات نییە بەڵکو بۆ جونگەکان و تەواوی جونگەکانی لەشە بێت؟ بۆ تەواوی جەستەی مرۆڤ بێ بۆ تەواوی جەستەی لە دەمچاو بەکاربێنی خەڵکە بینی نەخۆشمان هەیە کێشەی لە چ کاتێکا بۆ دەم و چاو بەکارە هێنرێ کاتێک کە ئازارێکی تیا دروست بێ یاخود لە چی کاتێکا بۆ دەم و چاوەکە بەکاردێ؟ هەر کاتێک ئازار لە هەر شوێنێک هەبوو بە حەب چارەسەر نەکرا هەندێک جار بابینی بەڕەوەکەکانی چارەسەر ناکرێ ئەوە ئەتوانین بە شێوەی مۆسکا بۆی بکەین چکە ئەو مۆسکای ئەسووتێندرێ و ئەو گەرمیە بەخشێ بە جەستە بەو شوێنی کەوا تۆ ئازارەکەی هەیە و ئەو دەماری کە لەوەیە تووشی ئازار بووە جا تووشی سەرما بووە تووشی هەوکردن بووە تووشی کلسکردن بووە ئەو دەمارە ئەکاتەوە و ڕاستەخۆ ئازارەکەی نامێت. بەڵێ سەر ئێشە و شەقیقە لەم ڕێگەیەوە چارەسەرێکرێ کاک لێر ڕەنگە ئێستا بەشێکی زۆری هاوڵاتیان بناڵێنن بەدەستم گرفتە تەندروستیوانە کە شەقیقەیەکێکە لە دیارترین و بەربڵاوترین گرفتە تەندروستیەکان چارەسەرە بێت؟ ئەو کاتێک کە وەکو عەرزم کرد وەکو بە بەڕێستم ڕاگەیان کە پشکینەکەمان بینی ئەو کاتە ئەتوانین بە حەجمی نەخۆشەکەی خۆی بەتایبەتی بۆ شەقیقە ئەتوانین بۆی بکەین و ڕێگەی مۆسکا چارەسەری بۆ بکەین و یاخۆ بتوانین ئازارەکەی کەم بکەینەوە بەپێی تێپەڕبوونی کات. بەڵێ باشە کاکلێرێکێکی تر لەو گرفتە تەندروستیانی کە ئێستا ڕەنگە زۆر نەبێت ئەم ڕێژەیە کەم بێ لە نێو هاوڵاتیانە ئەویشدا ئەسعلەبە کە بە دەردەڕێویش ناسراوە پێم وابێت لە ڕێگەی یادەرمانەوە دەتوانرێت چارەسەری ئەم گرفتەش بکرێت. ئایا چی بەکاردەهێنرێت بۆ چارەسەر بۆ ئەم گرفتە تەندروستیە؟ ئێمە پێشەوی بچین سەردا تەعلەب نەخۆشی ئەگزیمامان زۆرە سەدەفیمان زۆرە ئەوانەیە یەکێکن لەو نەخۆشیانەی کە ئێستا بۆ پێست بە بڵاون بەربڵاون و داعەتەعلەبیش بە هەمان شێوە ڕەنگە داعەتەعلەب چارەسەرکردنەکەی ئاسانتر بێ وەک لەوەی لە ئەگزیما و سەدەفی هەیە
دا ثعلب ئەتوانین لە ڕێگەی دونگی حیوانەوە و بە تێکەڵکردنی لەگەڵ زەیتی زەیتون و بە هێنانی شیری هەنجیر سەدەفەکەی بۆ چارەسەرکەین. بەڵام نەخۆشی ئەگزیمامان هەیە بۆ ماوەی 9 ساڵ بەردەوام بۆ ماوەی 6 مانگ بەردەوام بۆ ماوەی 4 ساڵ بەردەوام بووە توانیمانە لە ڕێگەی جیادەرمان و چارەسەری بۆ بکەین و شکر بۆخوا ئێستا هیچ کێشەیەکی نەماوە. ئەوانە بە ماوەی چەندێک یاخود چەندێک کاتی پێویستە بە تایبەت ئەگزیما کە ڕەنگە بەکارهێنانی دەرمانی کیمیایەکە ماوەیەکی زیاتری بوێ یاخود کاتێکی زیاترەوە بۆ چارەسەرکردنی و ڕەنگە کاتیش بێت دووبارە سەر هەڵدەداتەوە. بەڵام لە ڕێی چارەسەرکردن لە ڕێگەی گیادەرمانەوە ئایا بنەبڕی ئەم نەخۆشیە دەکات ئەم گرفتاکات؟ نەخۆشمان هەبووە تەمەنی 9 ساڵ بووە و 8 ساڵ ئەگزیمای هەبووە. لە دوای ئەوەی کەوا زۆر ڕێگە چارەسەری گرتووەتە بەربەوەی چارەسەری ئەگزیماکەی بۆ بکە ڕەنگە لە خلالی مایەکە چارەسەر بوو بێت 2 مانگ چارەسەر بێ بەڵام سەری هەڵداوەتەوە. ئێمە شکر بۆخوا توانیمانەکە ئەو ئەگزیمایی بۆ بن بڕکەین لە ڕێگەی جیادەرمانەوە و بە هیچ شێوەیەک نەمێنێ و ئەگەر ڕسمەکان لەلاتان بێت بۆتانم نردووە پیشانی بدەن ئەو کاتە جەخت لەوا کاتەوە کەوا بە شێوەیەکی یەکجارێکی ئەگزیماکەی نەماوە نەخۆشمانیش هەیە ئێستا کە بۆ ماوەی 2 مانگ 3 مانگە لەژێر چارەسەرکردنایە بەڵام هێشتا قۆناغەکانی ماوە لە بەرەو ئەگزیماکەی زۆر بەقوتە تووشی فطریات بووە تووشی ئیلتیهاب هاتووە بۆیە کاتی پێویستە تاکو چارەسەر بکرێن نەخۆشمانیشە بۆ بە یەک جەسە بەکارهێنانی ئەو کرێمێکە بۆ یەگرینەوە چارەسەر بۆ ئەگزیماکەی نەماوە یاخو سەدەفەکەی نەماوە. دەتوانانی ئاماژەی پێبەی کاک دلێر ئەو کرێمەی کە دێگرنەوەانەیە پێکاتەکانی لە چیوچی یاخۆتەوە نهێنیەکە و نابێ باس بکرێت؟ گرنگ لە ناوهێنانی پێکهاتەکە نیە بەڵام گرنگ لەوەی کە چۆن ئەگیرێتەوە چی تێکەڵ ئەکرێ ینی بۆ نمونە حەلبە یەکێکە لەو گیانی کە بەکاردێت دونگی حیوان یەکێکە لەو دەرمانانی کە بەکارێنێ با بڵێن شۆڤان یەکێکە لەو دەرمانانی کە بەکارێنێ بەڵام ئەمە چۆن ئەکوڵندرێ چۆن ئامادە ئەکرێ زەیتی زەیتون چۆن ئامادەکرێت چۆن تێکەڵ ئەکرێ ئەمە پێویستی بەوەیەکەوە کەسی پسپۆر و شارەزە لە بوارەکە بتوانێت ڕێژەکە بگرێتەوە ڕۆژانە چۆن ڕێنمایی بکە تاکو بەکاری بێنێ و تووشی گرفت نەبێ و چارەسەری بۆ بکات. کەواتە چ لە ڕووی خواردنی گیادەرمانەکانەوە و چ لە ڕووی گرتنەوە و دروستکردنی گیراوەکانەوە بڕەکەی و کاتەکەی و چەندێتی ئەوەی کە بخورێت ڕۆڵ دەبینێ لەوەی کە کاریگەریەکی باشی هەبێت. ئەگەر کەمتر یا زیاتر بخورێت یاخود بکرێتە گیراوەکەەوە کاریگەری خراپی دەبێت کاک دلێر؟ بێگومان کاریگەری دروستەکە ڕەنگە تووشی ئازاری کەی بکە ڕەنگە تووشی نەخۆشیی کەی بکە چکە تۆ هەر بە هەمان شێوەی دەرمانە پزیشکەکان ئەگەر بێت و ڕێژەیەکی زیاتر بەکاربێنی وەکو بۆ نموناڵێن کەپسولێکی ئەمۆکسیل ئەبێ 8 سەعات جارێک بخورێ بە هەمان شێوەی گیادەرمانەکانیش کە خۆی کاتت بۆ دانرێ بۆ نمونە ئەگە بتەوێ ئیلتیابی با بڵێن هەوکردنی سنگن نەبێنێ تۆ ڕۆژانە بێ ئەو دەرمانە بەپێی ئەو کاتێکە بۆ دانرێ و ئەو چەند جارێکە لەو ڕۆژای بۆ دانرێ ئەو کاتانە بیخۆی چکەگە زیاد بیخۆی کاریگەری زیاتر لەسەرەکە. بەڵێ بۆ دائێستا لە دەردەڕیەکەش بە هەمان شێوە گیراوێکی تایبەتیە کە خۆتان دروستیەکەن بەڵێ هەر بە هەمان شێوەدا ثعلب ئەگزیما سەدەفی ئەوانە گیراوی تایبەتە و دروست دەکرێت و الحەمدوللا ئەنجامی باشی هەبووە و نەخۆشی باشمانیش هەبووە کە چارەسەر کراوە لە داخوق هاتووە لە بەغدا هاتووە لە کەرکووکەمان بووە لە سلێمانیەمان بووە نەخۆشی باشمانەوە توانیمانە چارەسەری بکەین و بە تێچوویەکی کەمیش تێچوویەکی کەم دائێستا لە کاک دلێر ماوەی چەندێکی پێویستە بۆی کە بتوانێت ئەو گرفتە تێپەڕێنێک ڕەنگە ئەوەی کە بەلەو گرفتانەی کە هەر کەسێ دووچارێ بێ لە ڕووی دەرونیەوە ئەوە هیچ کاریگەریەکی خراپە بێ لەسەر کەسەکە بەڵام ئایا ماوەی چەندێکی پێدەچێ بۆی کە بتوانێت بگەڕێتەوە باری ئاسایی و جاران بڵێ پێشووتری کە دووچاری و گرفتە نەبووە؟ یەکەم لایەنی دەرونیەکەی کاریگەریکی زۆری هەیە کابێ و کەسە لە ڕووی دەرونیەوە ئامادە بکرێ و ساز بکرێ. دوام بە پێی ڕێژەی ئەو داثعلبەی کە تووشی بووە ئایا لە ژێر چەناگ لێرەی توش بووە یاخود لە ناو سەریا تووشی بووە یاخود لە هەر شوێنێکی جەستەی هاتووە دوای ئێمە پێش وەخت پشکنینێکی ئیلتیهابی خوێنی بۆکەین بزانین ئیلتیهابی خوێنی تا چەند هەیە و پاشان ئەو دەرمانی ئەدێنێ نەخۆشە بۆ ماوەی 2 جەلسە نەخۆشە بۆ ماوەی 1 جەلسە کۆتایی پێ هاتووە.
بەڵێ کەواتە چارەسەرەکەی زۆر قورس نییە. نانەخێر چارەسەرەکەی قورس نییە. باشە کاک دلێر یەکێکی تر لەو بەرهەمانەی کە لە گیا دەرمانە بڵێ دروست دەکرێت بەرهەمی سوجووکە ئەمە بۆچی بەکارهێت بۆ چ گرفتێکی تەندروستی بەکارهێنرێت؟ سوچوک بەرهەم نییە خاتون کە بەکاربێنن سوجوک پێک هاتووە سۆجۆک با بڵێن پێک هاتووە لەم حەڵقەیە و پێک هاتووە لەم حەڵقە بچووکە پێک هاتووە لەم قەڵەمە ئەمە کاتێک کە نەخۆشێک دێت ئەمانە بەڕێگەیەکی سروشتی فەحسی بۆ بکەین کە بزانین چەندێک ئیلتیهابی هەیە و ئازاری لەکوێ هەیە. خوای تبار و تعالی هەموو جەستەی مرۆڤی بە شێوەیەک دروست کردووە کە لە ناو دەستە ئەتوانی ڕسمی جەستەی مرۆڤ بکەیت چ لە فەقەرات بێت چ لە هەر کۆ ئەندامێکی لە شتێکە کە لە تۆیە هەیە لە ناو دەستە هەیە. ئەم سۆزۆکە کە ئیخەیتە سەر ئەو دەمارەی کە پێڵەن تەحفیزت دەمار ئەو دەماری کە سەیرەکەی ئیلتیهابی هەوی کردەوە وەکو فاسولەیەک بۆ بەگرێ ئەو کاتوانی لە ڕێگەی ئەم قەلەمەوە و لە ڕێگەی ئەم ئەڵلقەیەوە کە نوحاسە و لە ڕێگەی ئەم ئەڵلقە بچووکەوە کە بۆ پەنجەکان بەکاردێ بۆ شێلانی بۆکەی تەحفیزی دەمارەکەی بۆکەی و هەندێک جار بۆ نمونە ئەم پەنجەیە بەکاردێت بۆ لێرەوە بەکاردێت بۆ ئازاری پشت ئەم پەنجەیە بەکاردێت بۆ ئازاری سەر ئەگەر بێت و کەسێک ئازاری سەرێ بێ ئەتوانی لێرەوە تەحفیزی بۆ بکەی بەو شێوە بۆی بۆ بشێلی ئازاری سەری نامێنێ و ئەبینی هەندێک هەیە کەوا کێشەی ددانی هەیە ئەتوانی بەم شێوە لێرەوە ئەمانەی بۆ بشێلی کێشەی دانی نامێنێ یا هەمانە کێشەی لە چۆکیە هەیە لە چۆکە هەبێت بەم شێوە ئەمانەی بۆ شێلی ئەو دەمارانی بۆ ئۆکەیتەوە و لێرە دەمارەکانی بۆ ئۆکەیتەوە ئەبینی لێرە هەوکردنی هەیە کە هەوکردنی هەبوو ئەوە بزانە کێشەی هەیە زۆربەی ئازارەکانی شانومێل و چۆک و فەقەرات لە ئەنجامی ئیلتیهابکردن دێت چی ئیلتیهابی میزڵان بێت چی ئیلتیهابی کلێ بێت چی ئیلتیهابی خوێنەکان بێ بۆ ئێمە پێش وەخت پشکنین داواکەی لەم نەخۆشی کردێ بەڵێ کەواتە لەو ڕێگەیەوە بە تەنها هەوکردنەکە دەرناکێ بەڵکو ئێوەش پشتە بەستن بە پشکنینی پزیشکی دروستە؟ گومانیتیان نییە پشکنینی پزیشکی کاریگەریەکی باشی هەیە و یارمەتیدەرێکی باشە بۆی ئێمە بتوانین کەوا زۆربەی کێشەکان خێراتر چارەسەکەین بەڵام بەم قەلەمە زۆر جار نەخۆش هەبووە ئەو ئازاری لە شانوملێتی بەو قەلەمە لاچووە و بەم ئەڵلقەیە لاچۆ ئازاری نەماوە بەڵام حتمما پاشماوێ بۆ یەگەڕێتەوە بۆ لەبەرەوەی ئیلتیهابی هەیە بەڵام ئەو کاتە نەفسیان مرتاح بێکە ئەو ئازاری نەماوە بۆ یەگە پشکنینەکە بکە باشترە. بەڵێ گیراوەی بوراخ چییە کاک دلێر بۆچی بەکارهەیە چه گرفتێکی تەندروستی دەتوانێت لە ڕێگەی ئەم گیراوەیە چارەسەر بکرێت؟ گیراوەی چی؟ بوراخ گیراوەی براخم نەبیستووە. باشە کەواتە هەڵبەتە من لە یەکێ لە پەیجەکانە کە گیا دەرمانە بەکارهێنم لۆ پەیجانە دەرم هێناوە بەرهەمی سوجووکیش هەر بە هەمان شێوە ئەمە زانیاری خۆم نییە لە پەیجەکان وەرم گرتە یەکێک لەو گیادەرمانانی کە زیاتر چینیەکان گرنگی پێدەدەن و کاری لەسەر دەکەن جیسینگە ئەم جیسینگە ئایا لە هەرێمی کوردستاندا هەیە ئەگەر هەیە بۆچی بەکارێ بۆ چه گرفتێکی تەندروستی بەکارێت؟ جیسینگ کێکێکە لەو ڕووەکانەی کەوا لە کاتی خۆی کۆریەکان واسینەکان کاریگەریەکی زۆر زۆریان پێدا و لە کوردستانیش هەیە بە شێوەی وشکراوە هەیە و بە شێوەی تەڕ هەیە کاریگەریەکی زۆری بۆ کەمکردنەوەی هەوکردن هەیە بۆ کەمکردنەوەی ئیلتیهابی خوێن هەیە کاریگەری هەیە لەسەر ئەوەی کەوا گەشە بە دەمارەکانی خوێندا کاریگەری هەیە لەسەر ئەوەی کەوا میزڵان ساڵ بکاتەوە بۆیە جیسینگ وەکو هەر ڕۆکی کاریگەری خۆی هەیە و ئەتوانێ بەشێک بێت لە چارەسەرکردنی نەخۆشیەکانی مرۆڤ بەڵام بەتەنیا ئەو کاریگەری نابێ.
لە کۆتاییدا ئەمێ پرسیاری ئەوە بکەم کە ئەگەر لە ماڵەوە دەرمانخانێکمان هەبێت هەڵبەتە زۆربەی ماڵەکان دەرمانخانێکی تایبەتیان هەیە بە دەرمانە کیمیایەکان و بابەتە پزیشکیەکان، بەڵام ئەگەر دەرمانخانێک هەبێت لە نێو ماڵەکاندا تایبەت بە گیا دەرمانە، چ ڕێنماییەکت هەیە بۆ هاوڵاتیان کە ئەو دەرمانان یاخود ئەو گیانە لە ماڵەکانیاندا هەبێ وەکو دەرمانخانێک بەکاری بهێنن بۆی کە بتوانە سوودی لێ ببینن؟ وڵا خاتونی بڕست ئێمە سەرەتا ڕێنمایی بۆ ئەوواکەم داوا لە هاوڵاتیانەکەم زەیتی زەیتون یەکێکە لەو حەکیمانەی کە لە ماڵەوە ئەگەر دابدرێت زۆر زۆر باشە. بە تایبەتی ئەو زەیتەی کەوا بە شێوەیەکی سروشتی دروستەکرێ و هیچ زەیتێکی تری تێکەڵ ناکرێ، چونکە هەر خانەیەک لە ناو لەشی مرۆڤە سەرەتانی هەبێ شێرپەنجە هەبێ لە ناوی ئەبا و کەمی ئەکاتەوە، هەر خانێک بێوە دروست بێ ئەوە ڕێگری لێ ئەکا و هەر خانەیەک کە گەشەی کرد بێ ئەو لە گەشە خستنی ئەخا. بۆیە بەکارهێنانی زەیتی زەیتون یەکێکە لەو حەکیمانەی لەو پزیشکانی کە لە ماڵە هەبێ. نعنا یەکێکە لەو پزیشکانی کە لە ماڵەوە هەیە، بابونج با بڵێن گولە حاجیل یەکێکە لەو پزیشکانی کە لە ماڵەوە هەیە. بۆیە ئەو خواردنی ئەو ڕۆکانە ڕۆژانە تەوسیە ناکەن ئێمە ڕۆژانە بخرێ، بەڵام هەفتەی سێ جار ئەگە بە شێوی چاش بخورێتەوە یاخۆ بخرێتە ناو زەڵاتەش زۆر باشە و کاریگەری لەسەر تەندروستی مرۆڤ دروستەکە بە شێویی باش. بەڵێ زۆر زۆر سپاس کاک دلێر ماندوومان کردی. دلێر حسێن بڵباز کە بەڕێزیان شارەزا لە بواری گیادەرمان و چارەسەری سروشتی و بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵ ئێمەدا ئامادەبووی. سپاس بۆ ئامادەبوونی جەنابتان. ئەچینە لای بابەتێکی تر کە هاوکارمان سەرباز لە هەولێرەوە هەر بە هەمان شێوە بۆی ئامادەکردین تایبەت بە وێنەکێشان و کاری وێنەکێشێک. هەڵبەتە وێنەکێشان بۆ ئێستا یا جگەلەوەی کەماوەیەکی زۆرە گرنگێکی زۆری پێدەدرێت و هاوڵاتیان خولیای کاری وێنەکێشانن. هەندێکیان هەر بۆ حەز و ئارەزوی خۆیان وێنە دەکێشن، هەندێکیشیان کردویانە بە پیشەیەک و داهاتی ڕۆژانیانی لێ بەدەست دەهێنن. وێنەکێشێک لە شاری هەولێر کە بە وێنەکێشە تاقانەکەی قەڵای هەولێر ناسراوە، هاوکارمان سەرباز لەو بارەیەوە بابەتێکی بۆ ئامادەکردین با بێکۆ بینەری بین. لە قەتپاڵی پیرەقەڵاتی هەولێرێ 3 بۆ 4 دەیە وێنەکێش و دەزڕەنجینەکان لە ڕێگەی قەڵەمەکانی دەستیانەوە جوانی سروشتی کوردستان و جوانی ڕوخساری مرۆڤەکانیان خستۆتە سەر کاغەز. یەکێک لە بەهرەمەندە بە ئەزموونەکانی شاری هەولێر کاگازاد ڕەسامە کە ساڵانێکی زۆرە لە بن دیواری قەڵاتی هەولێر وێنەی جۆرا و جۆر دەچێشێت. کاگازاد سڵاو لێبێ و ماندوو نەبی. بەخێر بێ سەرچاو یاخوا بەخێری خۆشحاڵم بهاتنت ئینشاءالله هەستا بەسەلامەتی بێ سەرچاوە. سپاس جنابەت. کاگاز دەگەت پێم بڵێ ماوەی چەند ساڵە جنابەت لێرە وێنە دەچێشی بۆ هاوڵاتیان؟ بەڵێ تقریبا لە ساڵی 1996 ینی تقریبا دەبێتە 28 ساڵێک. 28 ساڵە وێنە دەچێشی. زیاتر وێنانەی دەچێشی چ زۆرە وێنەیە کە وەگەر پێمان بڵێیت ئەو وێنانی کە جەنابەت دەچێشی لەسەر داوا و خواستی هاوڵاتیانە؟ بەڵێ وڵای زۆربەی وێنەکان کە دیکێشم ئێستا وێنەی خۆیان دروست دەکە خەڵکەکە، ینی کەساتیەکانە ئی شاعیرەکانە ئی هونەرمەندەکانە یا هەیە وێنەی باوچیتی ئیبرایتی یان سوپرایزی دەکات لە بۆ خێزانی لە بە خۆشەویستی، ینی ئەو شتانەیە زۆری. باش وێنە کێشانی تۆ لێرە زیاتر با بڵێن ئەمە چۆن بوو دەست بە وێنە کێشان کرد و زیاتر ئەگەر پێشمان بڵێ کاری وێنە کێشی بەڵێ حەزا خولیایە؟ بەڵێ خۆی ڕاستی جوان و سروشتی وڵاتەکەم وای کردەوە من بمە هونەرمەندێکی شێوە کار. من هەر لە مناڵیەوە هیوایەت و یعنی خۆزگە و هیوا ئاواتم کاری وێنە کێشان بووە و هەر بەردەوامیش بووم لەسەری و خۆڕش چییە ینی بە خوێندن فێر نەبووم، بەس بە شێوەی خوێندنیش دەتوانم ینی باکادیم و تەزریدی ینی زۆربەی جۆری وێنە دروستکردنەکان دەتوانم دروست بکەم بە زۆربەی فەنیاتەکان. و لە هەمان ساڵیشدا لە ساڵی 1994 بوو تقریبا دەستم بە کاری وێنە کێشان کرد و لە هەمان ساڵیش هەردەستم بە کاری سازلێدان کرد. یعنی ئێستا لە بێ لە وێنە کێشان دەستی سازلێدانیشم هەیە لە بۆ زۆربەی هونەرمەندە بەناوبانگەکان سازم لێداوە، خوداحافظ کاوەچی ئەردەلان بەکر و
فەرازیرە کوتا حاجی ئەوانە سازم لە بۆ زۆربەی هونەرمەندەکانش لێداوە. دەوترێت شاعریشی شعریش دەنووسی زار بەزار. دەستی شعریشم هەیە بەڵێ یعنی شعرێکی زۆریشم هەیە. لەگەڵ کێشانی هەر وێنەیەک چه هەستێکت بۆ دروست دەبێت جەنابەت؟ بەڵێ لەگەر کێشانی هەر وێنەیەک ڕوحیەتێک لە قەلبی من دروست دەبتەوە، یعنی من کە وێنە دەکێشم دەچمە دنیای خەیاڵات بەڕاستی. چکە وێنە کێشان کە تو وێنە دروست دەکەی فکر و بیر و هۆشت هەمووی لە بۆ ئەو وێنەی دەڕوە. ئاگەر لەو دنیای نامێنێ دەچێت دنیایشکە. ئەزا لەبەر هەندێک من کە وێنەی دەکێشم هیچ فکرم لەسەر ئەو دنیای نامێنێت تەنها لەگەر وێنەکەدام هەتا وێنەکە تاوا دەبێت. هەرکە وێنەکە تەواو بوو ئەودا دێمەوە سەر ئەوەی خۆم. زۆر باشە. ڕۆژانە چەند وێنە دەچێشی یانی ئەگەر بێت ینی بە معادلی وەربگرین ڕۆژانە ئەو وێنانەی کە دەیشێشی ژمارەیان چەندە؟ حساب ناکرێت چکە لەبەرەوەی کە من وێنەی دەکێشم هەر وێنەیەک 10 دقەی پێ دەچێت هەر وێنەی 10 دقە. ئەزا من چەند زیاتر دروست بکەم زیاتر دروست دەکەم. ناتوانم برێم 10 15 20 3 4 چکە ڕۆژێ لەوانەیە هەر وێنەی نەکێشم ڕۆژێ 10 بچێشم 4 بچێشم 5 وێنە 3 بەجێری ئەوەکان. لەکوی ئەو ساڵانەی کە وێنە چێشاوە بنزیکەی نازانی تاوەکو ئێستا چەند وێنە چێشاوە؟ ناوەڵا نازانم. چکە من شەوانەژە خەرەتە سعات 3 شەوێ 2 شەوێ 4 شەوێ یەک شەوێ وێنەی دەکێشم شەوێش شەو و ڕۆژ. قەنەعات کە جارێک کە دێمە بازار لە تەلاف گلایتەکان وێنم کێشایە ئەتا ئەولایە ڕۆیشتە ئەولایە پێ بۆ ئەولایە سۆرە ئەولایە کەسکە وێنم دروست کردووە یعنی ناو سەیارەش ئەوەندە ئەنی عەشقی وێنە کێشانم. زۆر باشە. لێرە لە با بڵێن لەو شوێنێک کە ئێستا جەنابەت تێدا وێنەی دەچێشی ڕۆژانە وەکو با بڵێن سەرچاوێکی داهاتیش بۆ خۆت بەکاری دێنی. بەڵێ جیاوازی ئەو وێنانی کە لێرەی دەچێشی لەگەڵ ئەو وێنانی کە خۆت باس کرد لە شەوان لە دەچێشی هیچ جیاوازیەکەیە لە کێشانی وێنەکان یان و تابلۆیانەی کە دەیڕازێنیەوە؟ نەخێر ناوەڵە هیچ جیاوازیەک نییە. یعنی باوەڕ بکە ئەو وێنەی کە لە ماڵەوە دەیکێشم و یا لە ناو سیارە دەیکێشم یا لە بازار دەیکێشم هیچ فەرقێکی پێ ناکات. چکە لەبەرەوەی کە وێنەکە دەکێشم بە هەستێکی تەواو بە بیربۆچینیش تەواو وێنەکەی دەکێشم یعنی بەناو عەزەوقەکەوە وێنەکەی دەکێشم هیچ فەرق پێ ناکات. ئەوە نییە برێم وەڵا بەتەنیام لە ماڵەیان شەو دروست دەکەم یان لێرە بەتەنیا دروست دەکەمیان لە ئەو شتانە نییە هەمووی وەچیەک دەرەچێت. باشە یەکێک ئارەزووی وێنە کێشانی هەبێ جەنابەت هاوکاریت کردووە یان با بڵێن چۆن هاوکاری دەکەی کە کەسێک خولیای وێنە کێشانی هەبوو بێ؟ بڵێ ئەمن دەتوانم بڵێم هەتا ئێستا 81 تەلەبەی کچم فێرە وێنە کێشان کردووە لەگە 112 کوڕی هەتا ئێستا فێر بوون هەمووی کولێ و مەحەدەکان مامۆستاکان دەیانێرن هەیە لە ڕسم زۆر باش نییە دەیانێرن دەرم بڕۆ لای ئازاد تەنیا لە مەقالاتێ دەورەکەی خۆت تەواو بکە با مەزبوطی باش بێ ئەو زەوەرە لە بۆ خوێندنەکەی خۆت لە ڕسم. وەکو مامۆستایەکی لێ هاتیە یان وەکو سەرچاوێکی زانیاری لێ هاتێ بۆ ئەو کەسانی کە لە خوێندن لە بواری وێنە کێشاندا درێژە بە خوێندنەدا؟ خۆی زانگ چۆنە بەڵێ من دەتوانم برێم وەچی قوتابخانێکم لێ هاتەوە لە بۆ ئەو خەڵکی کە فێری دەکەم چکە لەبەرەوەی ئەوانە کە دێن زانیاریان نییە بەرامبەر سکێچەکەی تەختیتەکەی ئایا مەعبینی ئەو چاوەچاوی چەندە قیاساتەکان نازانن دەبێمیان پێ برێم شێوەی ئەکادمی کۆ شێوەی تەزریدی کووە زۆری دروستکردنەکان یان ڕنگ لێدانەکان زۆری ڕەنگەکان چۆن بەکاردێ چ ڕەنگێک لەگە ڕەنگە شتێکە دەکەی ئەو ڕەنگە دەرەچێ دەبێت ئەو شتانیان هەموو پێ برێم. پێشتر کە وێنێ دەچێشترا کەسەکە خۆی دەهات لێرە لە بەرامبەر دادەنیشت یان ڕسمێکی کۆنی دێنا لەگەڵ خۆی لەسەر و وێنێ با بڵێن وێنێکی دیکەت بۆ دەچێشاوە. ئێستا چۆنە هیچ جیاوازێکی هەیە لەگەڵ پێشتر کە دەست با بڵێن لە پێش 2000ەکان جیاوازی لەگەڵ ئێستا هەیە کە کەسێک دێوێنەیەک دەچێشەیان وێنەیەک داوا دەکات؟ وڵای جیاوازەکەی ئەوەیە پێشنا ئەو خەڵکە دەبای بەرامبەرم دابنیشێ یان وێنێکی محامەلاتی گچکەی ڕەش و سپی یان ڕسمەکی لە جێشی دەگردێنە بەس ئێستا مۆبایلە بە مۆبایل لە بۆم دەنێرە ڕسمەکە ئاسانترە لە بۆ من لەبەرەوەی ڕسم هەیە زۆر چاوی دیار نیە زۆر دوورە کە ناو مۆبایلەکەی زوومی دەکەی بە زوومەکەی دێتە پێش زۆر وازع دیار دەبێت یان ڕسم هەیە زۆر غێم و مەغەوەشە کە لە بۆم دێ بەرنامە هەیە بەرنامەکە سافی دەکە ئیدی ئەوەی جوان دەرەچێت. چوار جۆر قەبارەم هەیە قەبارە وێنەکان یەکیان ئەو قیاسە گچکە ئەحمەد کایەکە 25 سانتیم بە 35 سانتیمە ئەو قیاسەی ناوەنجەکەم 50 سانتیم بە 35 سانتیمە قیاسە گەورەکە 50 بە 7ەیە قیاسەشکەشم هەیە 100 بە 7ەیە ئەو ئاخر قیاسەکانە بەهۆی ئەو وێنە کێشانەوەی کە لێرە وێنەی دەکێشم ڕۆژانە خەڵکانیشی زۆر سەردانی شاری هەولێر دەکات لە دەرەوەی وڵات دێ لە جنوب دێ لە وڵاتەکان
هەست بەوەی دەکەم سرنجی خەڵکانێکی زۆرم بەلای خۆم ڕاکێشا بە هۆی وێنەکان چکە لەبەرەوەی کە دێن چاویان بە وێنەکان دەکە وێنم لەگەر دەگرن بە خۆیان حەز دەکە وێنم لەگە بگرن سێلفی ئاوەچی دی یان سناپم لەگە دەکەن لە هەمان کاتیشدا وێنەشم لەلا دروست دەکەن یعنی کە دێن بەدڵێکی خۆشەوە دەڕۆن منیش زۆر دڵخۆش دەم بەو کەسەی کە دێ بەرامبەرم ڕادەوەستی وێنەی لە بۆ دەکێشم بەدڵێکی خۆشەوە دەڕوا لە بۆ وڵاتەکەشم خۆشە چکات دەرێ ئەم چوومەتە ئەو وڵاتەی فران وێنەکەش لە بەقەڵای هەولێر وێنەی منی بەم زۆرە کێشاوە تەمەن لە بۆ مشتێکی خۆشە لەبەرەوەی ناوبانگێک دەریش دەچێ و لە هەمان کاتیشدا وڵاتەکە بەرەو پێشتر دەچێت دەرێ ئەو وڵاتە هونەرمەندی هەیە کە لە شارەکەی خۆی وێنەی بەم زۆرە دەکێشێ باسن لە گەشتیاران کرد هەولێریش بە حکمەوەی کە شارێکی گەشتیاریە جگە لەوەی کە داوای وێنەی خۆیان دەکەن کە وێنەکانی خۆیان بۆ بچێشی زیاتر داوای چی وێنەی دیکەش دەکەن ئەو گەشتیارانە کە ڕوو لە هەولێرە دەکەن بەڵێ زیاتر ئەو گەشتیارانەکان کە دێن وێنەی برادری خۆشەویستی خۆیان دێنن پێیان خۆشە کە دەچنەوە زۆر زارە تو دەچێ وڵاتێکی حەز دەکەی هەندێک هەدیە ینی یادگار شتێکی لە بۆ خۆشەویستەکانت ببەی ئەجا هەیە وێنەی خۆی وێنەی ئەو کەسەی دروست دەکات بە هەدیە لە بۆی دەباتەوە وڵاتەکەی ئەوە زۆر شتێکی خۆشە زۆر باشە لە وێنە چێشاندا زۆرێک لە وێنە چێشەکان بازدا ڕووداوی خۆش و ناخۆش دەکەن لە کاتی وێنە چێشانیان بۆ ئەو کەسانەی کە داوای وێنە دەکەن بەڵێ هیچ ڕووداوێکی خۆش هەیە کە تۆ بتێ باسی بکەی لێرەیان بەسەر هاتێکی خۆشە بێ یان بەڵێ شتێکی لەو بابەتانە وڵایی زۆر زار ڕووداوی زۆر سەیر ڕوویدایە ینی بەڕاستی هەر زۆر پێکەنیش زۆری تێدایە بەس لە زۆر زار هەیە لەوانەیە ڕوودا هێلانە دووبارەم کردێتەوە لە زۆر بێەوەکان بەس یەکیان کە زۆر سرنجی ڕاکێشا بم بابرین کەناڵێک لە کەناڵەکان هاتن تەسووریان دەکرد گوتیان ئەمە دەچین لەو بەری تۆ لە ناو هەدیقەکەی ڕە تەسوور دەکەین ئەتو قسە شتی خۆت بکە و ساڵی چەند دەست بەڕسمی کردەوە ئەوانە دەست قسەی بکە و ئەمەش تەسوور دەکەین باقەڵاتیش لەگە دەستی ئەمەش گوتم باشە کاتێک کە وێنەم دەکێشا و قسەشم دەکرد کەسم لەکن نەبوو ئەوان لەو بەری بوون گوتم ساڵی ئەوەندە دەستم بە وێنە کێشان کردو ئەوە قسەم دەکرد داکەک و کچێک بەکنمدا ڕۆیشتن داکەکەی گوتی وڵی گوتی فەقیرت خوازەوە کاگازات شێت بووە لەبەر خۆی قسان دەکە کەسیش لەکن نییە ڕام نیش باگم کرد گوتم خوشی مۆرە ئەم شێت نەبوویمە کچەکەش گوتی دەبڕۆدا لێگەرەوە فەقیرەوە قسە لەگە خۆی دەکاتەوە گوتم وەڵا شێت نەبوویمە گوتی گوتم مقابلەمەی کەناڵی تەلەڤیزیۆنی یەکوتی کا چێت لەکنە غێر ئەوان لەو بەری بوون لەکن من نەبوون گوتم تەماشا ئەو بەری بکەم کامیڕەوە لە بەری وا تەسوور دەکات کە ئەوڕیاندەوە ئەویان دیت ئەوە گوتانداوای لێ بردن دەکەین بەس گوتیان تو حەقۆیەکە لەکەم بێخە تو قسەی دەکە کەسل لەکن نییە عالم دەرەوە دەبێ شێت و بێسەوێ ئیدی ئەوە زۆر شتێکی زۆر سەیر بوو لە بۆ من ئەوە باشە ینی دەمێ پرسیارەش بکەم کاتێک کە یەکێک دەوێت تازە فێری وێنە چێشان بێت یا و گەنجانەی کە زۆرتر خولیای وێنە چێشانیان هەیە قسەیەکت بۆ ئەوان هەیە چۆن ڕێنماییان دەکەی بەڵێ ڕێنمایی من لە بۆ ئەو گەنجانە لە بۆ کوڕەکان و کچەکان ئەگەر دەزانن بەهرەیەکیان تێدا هەیە ئەس ئایا بەهرەی وێنە کێشانە بەهرەی وەرزشیە بەهرەی مۆسیقایە بەهرەی گۆرانی وتنە ینی هەر بەهرەیەک لە هونەرەکان هاقوانیە کۆڵ بدەن یعنی دەبێ ئەوانە هەوڵ بدەن بەرەو پێش بچن هەوڵ بدەن ئەو هونەرێکە لە ناخیاندا هەیە لە هەستیاندا هەیە بەرەو پێشی ببن چکە هەموو کەس بە هەوڵدان دەگاتە ئامانجی خۆی دەگاتە لوتکەی ئاواتی خۆی هەموو کەس ئەوالەیە جەنابتان سێ هونەری جیاوازت تێکەڵ کردووە بەڵێ چۆن با بڵێن ئەم سێ هونەرە تێکەڵ کردووە هەم لە وێنە چێشان هەم لە با بڵێن بابەتی لێدان نژەنینی ئامێرە میوزیکەکان و لە هەمان کادا دەستی شعریش هەیە ئەخۆی ئەمن هەستێکی هونەری لە ناخمدا هەیە یعنی ئێستا ئەمە زۆر زار هەیە لە کاتی ڕستمکردن بە خۆمای گۆرانیشم گوتوە چکە توانێت گۆرانی گوتنیشم هەیە یعنی ئێستا دەتوانم برم 6 ناوە دەنگم هەیە دەنگەکان جیاوازن لەگە یەکدی آخر قسەی من ئەوەیە زۆر حەز دەکەم بابرین ئیحتیمام زۆر بە هونەرمەندەکان بدرێ بەڕاستی هونەرمەندەکان لە کوردستان زۆر فەرامۆش کراون یعنی ئێستاکەی وەچی من وەماوەی لە بۆ 28 ساڵی دێ زیاتر لە مەقەڵای هەولێرم هەتا ئێستا شوێنێکم لێرە لە بۆ دابین نەکراوە ڕاستی یعنی کەس ئاوڕێ لە من نەدایتەوە
کوردستانی نوێ کۆتا بڕگەی ئەمڕۆمان دەبێت و دیارترین ناونیشانەکان بۆ ئێوە دەخوێنمەوە. لە دیارترین ناونیشانی لافا و ئاگرکەوتنەوە بەرزبوونەوەی پلەکانی گەرمە لە جیهاندا. لە لاپەڕەدوودا کە چەند بابەتێک لە خۆ دەگرێ، یەکەم بڕیاری سەرۆکی تونس لە دوای ڕاپرسیەکە لە ئامادەکردنی یانی سابیر ئەوروپا چاوی لەسەر رووسیایە. ژاپۆن باری نائاسایی ڕادەگەێنێت. لە لاپەڕەسێدا چەند بابەتێک هاتووە تاوتوێکردنی دۆخی عێراق و هەنگاوەکانی پێکێنانی حکوومەت، لەلایەکی ترەوە بەڕێوەچوونی سەرژمێرێکی پاک و بێگەر لە سەرتاسەری عێراقدا. دژەفڕین و باڵکردنی فڕۆکە ڕەنگین عەبدوڵڵا نووسیوێتی و لە کوردستانی نوێدا بڵاو کراوەتەوە ئەنجومەنی ئاسایش پشگیری عێراق دەکات. لاپەڕە 4 چەند ئاگاداری و بڵاوکراوەیەکە. لاپەڕە 5 ئاستێکی بەرزی شانە و پشتگوێخستنی بەردەوام، لەلایەکی ترەوە یادداشتەکانی شۆفێرێک دیاری حەمە سەعید ئامادەی کردووە لە ژێر ناونیشانی بەر لەوەی بەڕێکەوێت. لە لاپەڕە 6دا هاتووە ڕێکەوتنی ئێستانبوڵ و دابەزینی نرخی گەنم لە جیهاندا، لەلایەکی ترەوە شەنوکە و مستەفا محەممەد لە ژێر ناونیشانی کورد لە دوای بربژێرێکی سوودانی. لە لاپەڕە 7دا سەکۆی ئازاد چەند بابەتێک بڵاو کراوەتەوە. کاریزمایی مامجەلال لە ڕاست دەرچوونی پێشبینیەکانیدا بۆ ئایندەی سیاسی. شوان کەریم نووسیوێتی و لە لاپەڕە 7 کوردستانی نوێدا بڵاو کراوەتەوە. کارەکانی زۆربوونی تەقە و کوشتن برایم مەحێدین نووسیوێتی و بڵاو کراوەتەوە. لاپەڕە 8 لە دیارترین ناونیشانی تێگەیشتنی هەڵەی فرۆید لە ئەفسانەی ئۆدیپ. لە لاپەڕە 9دا وەرکشۆپی گفتوگۆکردن لەسەر پرۆژە سەر لیژنەی ئۆلۆمپی کوردستان بەڕێوەچوو. لەلایەکی ترەوە پشتێنێکی کلای بە 6 ملیۆن دۆلار دەفرۆشرێت. دیبالە ڕیکۆرد لە فرۆشتنی درێژ تۆمار دەکات. لاپەڕەدا بە هەمان شێوە چەند ئاگاداری و بڵاوکراوەیەکە. لە لاپەڕە 11دا هاتووە عەزیزگەردی پاشای زمان و وەرگێڕان لە ساڵی 1948 بۆ ساڵی 2022 بابەتە لەلایەن حەمید ئەبوبەکر بەدرخانەوە ئامادەکراوە. لە کۆتا لاپەڕەی کوردستانی نوێدا چەند بابەتێک لە خۆ دەگرێ. بابەتێکیان هونەریە، فیلمە نوێیەکەی دەچێتە سەر شاشەی سینەماکان. لەلایەکی ترەوە ئامینە لە پێشمەرگایەتیە بۆ پەرلەمانی سوێد. لەلایەکی ترەوە دوای 22 ساڵ چووەوە بۆ ئیتالیا. شەمە لە ساڵۆنی کوردستانی نوێ. ئەمە دیارترین ناونیشانەکانی کوردستانی نوێ بوو. هەڵبەتە کوردستانی نوێ پاشکۆی هەیە. پاشکۆی ئەم جارەی گوندستانی نوێیە. لا لاپەڕەیەکیدا لە دیارترین ناونیشانی گۆچان دروستکردن، هەڵبەت بە وێنەوە ئاماژەی پێدراوە. لا لاپەڕە 2دا بەرهەمی جوتیاران و گوندنشینان متەلیب سەعید عومەر نووسیوێتی. لەلایەکی ترەوە شۆڕش بەم گوندەدا تێپەڕی لە ئامادەکردنی مامۆستا عەلی و لە ژێر ناونیشانی ئەستێڵی 3 جار سووتێنراو. لە لاپەڕە 3دا گوندی سنکێ لە ئەشکانی و ساسانیەوە بۆ ئێستا. لە کۆتا لاپەڕە و لاپەڕە 4دا خانووی گوندەکان و بەستەی وەبەرهێنان بێت. خالید گڕاوی بابەتەکەی نووسیوە و لە گوندستانی نوێی کوردستانی نوێدا بڵاو کراوەتەوە. تەواوی بڕگۆ بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن بە یارمەتی هاوکارانم. هەتا سبێن و لە پرۆگرامێکی نوێدا پێتانەگەینەوە. کاتێکی خۆش ئاسوودە بن. خواتان لەگەڵ.